ئێمە متمانەمان بە هاوڵاتیانی کوردستان هەیە دەنگی خۆیان بن بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی چونکە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لیستی متمانە و دادگاری و لیستی هەڵوێستە ئومێدیشمان هەیە کە خەڵکی لە 12 پێنج چاڕوان بن مفاجعەی کۆمەڵی ئیسلامی ئینشاءڵڵا ئەبینن هەم کورسیمان زیاکە هەم دەنگمان زیاکە. ئەوانەی کە پێشتر نردومانەتە پەرلەمان بەڕاستی باشترین گەواهیدەری ئەوەن کە ئەم جارش خەڵکی بە تامەزرۆییتر و بە گەرم و گورتر بە دەنگمانەوە بێ و دەنگ بدەن بە لیستە پرتەقاڵەکەی کۆمەڵی ئیسلامی و هەروەها سەری خەن. ئەوانەی پێشتر ڕۆشتون کاری باشیان کردووە ماندوو بوون بەڕاستی و هەروەها هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی بەڕاستی جێگەی ئەوەن کە خەڵکی پۆل بە پۆل دەنگی خۆیانی پێ ببەخشن و هەروەها کاتێک خەڵکی پارەی ئەم وڵاتی ئەبردە دەرەوە تەخشان و پەخشانیە کرد کۆمەڵی ئیسلامی پارەی لە گیرفانی دەوڵەمەندەکان دەرەهێنا و ئیدا بە هەژارەکان. ئێمە چۆن لە سەرەتاوە لە سەرەتای بانگەشەکەەوە بەردام بووین لە هەڵواسین و پۆستەر و لافیتەکانی کۆمەڵی ئیسلامی لە شەوانی ئایندەشدا بەردەوام بووین بە پشتیوانی خوا بەردەوام بووین بە ڕۆژیشا لەگەڵ هاوڵاتیانە بۆ ڕوونکردنەوەی پەیامی کۆمەڵی ئیسلامی کە پەیامی کۆمەڵی ئیسلامی زۆر ڕوون و ئاشکرایە لە ناو جەماوەرا بووەوە لەگەڵ جەماوەرایە و پەیامەکەی پەیامی جەماوەرە هەڵقوڵاوە و ئینشاءڵڵا بەردەوام بین بۆ سەرخستنی کۆمەڵی ئیسلامی.